ڕێوڕسمی دابەشکردنی یەکەی نیشتەجێبوونە بۆ هاوڵاتیانی ناوچەی مووسڵی کۆن. 324 شوقەی نیشتەجێبوون لەلایەن وڵاتی یابان لە نزیک ناوچەی مووسڵی کۆن دروست کراوە. شوقەکان بەسەر 324 خێزاندا دابەشکرا کە تازە لە کەمپەکان گەڕاونەتەوە بۆ شارەکان و خانووەکانیان بەهۆی جەنگە و وێران بووە. ئەحمەد یەکێکە لە سودمەندانی پرۆژەکە. 5 ساڵە لەژێر خێمە ژیان بەسەر دەبات. ئەمڕۆ کلیلی خانووەکەی وەرگرت و ماڵ ئاوایی لە ژیان و نەهامەتی 5 ساڵەی ژیانی ژێر خێمە کرد. ئەو دەڵێت لە جەنگی ئازادکردنەوەی مووسڵ خانووەکەی بەسەریاندا ڕووخا و 3 ئەندامی خێزانەکەی جانیان لەدەستدا و خۆشی کەم ئەندام بووە. والله شعوري مرتاح متونس الحمد لله والشكر يعني هاي صار سوپاس بۆ خوا ناوم لەگەڵ سوودمەندەکان بوو. بە هیواین حکوومەت و ڕێکخراوەکان ئاور لەوانی تریش بدەنەوە کە خانووەکانیان ڕووخاوە و باری داراییان خراپە. ئێمە لە جەنگی داعش لە ناو ماڵەکەی خۆماندا بووین. مۆشەکێک بەر خانووەکەمان کەوت و ڕووخا. خۆم و خێزانەکەم و منداڵێکمان ڕزگارمان بوو. بەڵام 2 کوڕ و کچێکم بەداخەوە گیانیان لەدەستدا. لە جەنگی ئازادکردنەوەی مووسڵ زیاد لە 50,000 خانوو بە تەواوی وێران بوو. تا ئێستاش خاوەنەکانیان نەگەڕانەتەوە بۆ ئەم شارە لە پارێزگایەکانی تری عێراق نیشتەجێبوونە. قایمقامی ناوەندی مووسڵ دەڵێت بۆ ساڵی داهاتوو پلانیان داناوە سەدان یەکەی نیشتەجێبوون بۆ ئەو خێزانانەی بەهۆی جەنگی داعشەوە خانووەکانیان ڕووخاوە دروست بکەن. وهم أبناء المدينة القديمة الذين سيقطنون هذه الشقة السكنية. ئەوانەی سوودمەند بوونە شوقەکانیان وەرگرتووە. پێشووتر دانیشتووی ناوچەی مووسڵی کۆن بوون و خانووەکانیان وێران بووە. ڕاستە ژمارەی شوقەکان بەراورد بۆ خێزانانەی خانووەکانیان ڕووخاوە کەمە. پشت بەخوا لە ساڵی داهاتوو ژمارەیەکی زۆر لەوە زیاتر یەکەی نیشتەجێبوون بۆ ئەو خێزانانەی خانووەکانیان ڕووخاوە دروست دەکەین. نزیکەی 5 ساڵ بەسەر ئازادکردنەوەی مووسڵ لە ژێردەستی تیرۆریستانی داعش تێدەپەڕێت. تا ئێستا گەڕەکانی ناوچەی مووسڵی کۆن بە وێرانی ماوتەوە و نۆژەن نەکراوتەوە. گەیلان بۆتانی کورسات نیوس مووسڵ.